فەرمانڕەوای ستانی فلۆریدا لێکۆڵینەوەی یاسایی لەگەڵدا دەکرێت لەلایەن بەرپرسێکی پۆلیسەوە لە ستانی تەکساس پاش ئەوەی ئاماژە کراوە بەوەی ڕان دەسانس ژمارەیە کۆچبەری ڤەنزوێلایی گواستۆتەوە بۆ ناوچەی مارتا ڤینیارد. ئاشکرای دەکەین تا چه ئەندازەیەک یاسە دەتوانیت لێ پێچینەوە لەگەڵ ئەوانەدا بکات. بەرپرسی پۆلیسی ناوچەی بیر کە دموکراتە دەشڵێت لەو بڕوایەدایە شیانێکی زۆر هەیە لەم دۆسەیەدا یاساشکێنی کرابێت. بەچێ تێگەیشتنی ئێمە کۆچبەرێکی ڤەنزوێلایی پارەیەکی زۆر کەمی دراوەتێ بۆ ناونووسینکردنی 50 کۆچبەر و 48 کۆچبەریان پێوە بوون و خەراونەتە فڕۆکەیەکەوە گەیاندراونەتە فلۆریدا و دواتریش هەر بە فڕۆکە نێردراون بۆ مارتا ڤینیارد. ئەو کۆچبەرانە شتیان خراوەتە بەردەست وەک هەندان تا لە سنوور بپەڕێنەوە و ستانی فلۆریدا وەک سەرچاوەکان باسی دەکەن ئەو دەرفەتەی ڕەخساندووە. پارێزەرەکانی ئەو کۆچبەرانەش داوای لێکۆڵینەوەیان کردووە بە تایبەتیش لەسەر ئەو نووسراوانەی لە بەردەستدان و وەک دەڵێن زانیاریەکان بۆ پەنابەرانە نەک بۆ کۆچبەران. ئامارەکان وها نیشان دەدەن تەنها لەم ساڵدا زیاتر لە 2 ملیۆن کۆچبەر و پەنابەر گەیشتوونەتە ناو ئەمریکا. شارەوانی شاری واشنگتن دیسی پایتەختیش ئاگاهی دەدات. ئەمە دۆسەیەکی نیشتیمانیە پێویستە شارەوانەکان لە ئەمریکادا خۆیان ئامادە بکەن بۆ چارەسەری.